هاوڕێیان ئێرە کۆتایی جیهانی دووەم لێرە دەستی پێکرد هتلەر لێرە بخایە دوایی شەڕ دوایی شەهید ئێرە ئەو منتقەیە چوار شەهیدی لێدرایە بەروارەکەی نووسرایە لە چواردەی چار ببورن لە چەند دەکاتن کاک ئەو 1920 لەدایک بووە چواردەی چاری 1945 کوژرایە ئەوە لە یەکی پێنج کوژرایە ئەوە دوایین هەفتەی شەڕ لێرە بووە یعنی ئەلێرە نەعەلە و منتقەیە یعنی چوار شەهیدی سۆڤیەتین کە لە جەنگ لەگەڵ هتلەر لێرە پەرلەمانە نهایەتی هتلەر لێرە کۆتایی پێ نهایەتی جەنگی جیهانی دووەم لێرە کۆتایی پێهاتیە ئەوە تۆپێکی رووسیا و بیرەوەری بەنزیمایە ئەوە دەبابەیە ئەو دوو تۆپەوە بیرەوەری مایە ئەو لای دوتە ئەوروپای شەرقی ئەو لای ئەوروپای غەربیە شوێنێکی مێژووی کە جەنگێکی ماڵوێران کرد لێرە کۆتایی پێهاتیە و ئێرە حکوومەت حەفێک دانراوە ڕۆژگارێک دێ سەری ڕەش و قەڵاچۆڵان ئاوا ئەڵێن لێرە سەری ڕەش کۆتایی هات حکوومەتێک هەبوو ئەوەیە کە بوو قەڵاچۆڵان دەباشان ڕۆژگارێک دێت درەنگ نییە بێهیوا مەبن ئەو هتلەرە گەورەی کە سێ بەشی دنیای داگیر کرد کۆتایی هات ئەلێرە